تقريبا دوێنێ بوویان پێرە بوو هاتم بۆ لات لە ڕانیەوە هاتم بۆ سلێمانی هاتم مزگەوتەکەت گوتیان دوو ڕۆژە توشتا هەولێرێ جابوو بە من هاتمەوە بۆ سپێنی شەوێت و هات بوویەوە سلێمانیە مامۆستا من نزیکەی 5 ساڵ 6 ساڵە جارێکیش هاتمە لای زەنابەت وەسوەسەم هەر لە لای دەستشوتن دەستنوێژ و نوێژ شتوا بوو ئێستا وەسوەسەم لە پێشکە بۆ پەیدا بوو عنی زۆر جار هەوڵم دا خۆم بکوژم زۆر جار بەس ئەوە لە ترس خوا خۆم نەکوشت عنی مامۆستا جاری وایە ئەزانین لەسەر چی جاری وایە دەڵێم کاکە ئێستا من پێی بەسەری بخورێم بڵێم لە پێ ناخۆیە ئەم نەزانی ڤیدیۆکەم دیت مامۆستا گوتی ئیخلاس ئەوەیە هەرچی کردت لە پێ ناخۆی بی کاکە من هەڵەستم ماڵم دەبی لە پێ ناخۆی بێگەوە نەڵێم توی شرک بوویمە مرتەد بوویمەوە زۆر جار شەهادەی دێنمەوە نانە قوربان گیان هەرچیت کرد لە پێناوخوایە چییە تۆ یارمەتی کەسێکە دەی لە پێناوخوایە باشە قوربانگیان نوێژ ئەەکەی ئەبێ بۆ خوا بێت ڕۆژوەگری ئەبێ بۆ خوا بێت ئەوە ئیخلاسە قوربانگیان ئیخلاس ئەوەیە ئەو عەمەلە ئەو کردەوە چاکەیکەوە ئەیکەی خالیسەن مخلیسەن بۆ خوا بێ ڕیایەتیانە بێت یعنی تەنها مەبەستت ڕازیکردنی ئەڵڵا بێت ئەوە ئیخلاسە قوربانگیان بەڵام هەڵسانت دانیشتنت نان خواردنت ئەمە حەقێکە خوای پەروەردگار لەسەر جەسەتی واجب کردووە تۆ ئەبێ خۆت بشۆری ئەگە خۆت نەشۆری بۆگەن ئەبیت باشە بەڵام کار و کردەوەکانت سەیری کە ئەمە نان خواردنە ئەمە خەوتنە ئەمە چی پێڵەن ژنهێنانتە کاکە سەفەر و سیاحەتە سیارێکی جوانەکە ئیکڕی سوپاسی خوای لەسەرکە کە لاشەیەکی جوان و ئەندامەکانی لاشت هەمووی لە خۆی لە شوێن خۆیان کار ئەکا و هیچ نوقستانیەکت نییە بەو سوپاسکردنی کە ئەیکەی خوای گەورە خێرت بۆ نووسێت ئەگە تووشی عەزیەتێکیش بیت پەنجەیەکت با لە ئازار چاوێکت ناوسکت با لە ئازار سەرێکت با لە ئازار سەبرت هەبێ لەسەر ئەو سەبرەت خوای گەورە پاداشت بۆ نووسێت بۆیە قوربانگیان ئەوە غەڵەتە براکەم ئەوە غەڵەتە ئەوەی تۆ ئەڵەی هەستم ئەبێ لە پێناوخوایە بێ وانە بێ ئەی بۆ چیەکە کاکە خۆت هەڵەسیت برا ئەوە عەمەل نییە تێگەیشتی نان خواردن عەمەل نییە برا جوانەکەم ڕۆیشتن عەمەل نییە خەوتن عەمەل نییە ئەوانە عەمەلن کە خوای گەورە وەکو عیبادەت تەکلیفی کردوەتە سەر شاممان نوێژکردنە و هەموو شتێکە خوای گەورە پێی خۆشە بکرێت تێگەی ئێستا کە تۆ قسەت خۆشە لەگەڵ منە نەسیحەتێکی من ئەەکەی ئەبێ ئەمە لەبەرخوا بێت باشە کە منت خۆش ئەبێ ئەمە لەبەرخوا بێت کاتێک کە تۆ لەبەرخوا ئەیکەیت خۆی گەورە پاداشت دەداتەوە بەڵام هەڵسان و دانیشتن و ئەمانەت ئەمە مافی خۆتە قوربانگیان هەڵ ئەسی دانیشت جۆن مامۆستایەک بوو گوتی کاکە ئەوە شتانی کە عیبادەتن دەبی لە پێ ناخوای بی ئەجا نازانم شتەکەی تەواویان نا گوتی تەواو برا ئەوەی کە عیبادەت ئەو شتانەی دیکەش گوتی ئەو شتانی دیکەش ئێستا بۆ ناخواردن ئەتوانی بۆ خۆت بیکەی عیبادەت بڵێ بۆی نانی خۆم بۆی عیبادەتی بە چاچی بکەم بۆ گوتی ئەگەر بۆ خوش نەکەی توش شرک نابی احتیاجا نانی نانا تەواوە بۆ نمونە تۆ یعنی ئێستا مامۆستا تۆ سەیرکە قوربانگیان سەیرکە ئێوارە زوو ئەخەوی ئەڵێی بۆی شەو هەستم شەو نوێژ بکەم و نوێژی بەیانی لە کاتی خۆیان بکەم هەر بۆ خۆی خەوەکە بۆ خۆی بێتە عیبادەت مادام تۆ نیەتەکەت ئەوەیە بۆی خەبەرت بێتەوە بۆ نوێژی بەیانی بۆ شەو نوێژ ئەوە بۆ خۆی ئەو خەوە بێتە عیبادەت و خەیر و بەرەکەت بووت باشە یان سەیریکە ئەڕۆی بۆ قاعە ریاضاکەیت تەمرینەکەی مەلەوانی ئەەکەی ئەواکەی بۆی لە شولارت بە قوت بێ دوو ڕۆژت ئەگەر مسلمانان پێویستیان بە تۆ بێ بتوانی هاوکاریان کەی هەوە بۆ خۆی خەیر و بەرەکەتە بووت تێگەیشتی ئەمما تو ئەڕۆی بۆ خۆت ئەتەوێت جسمت جوان بێت بڵێ وەڵای باشە من لەبەر خۆمە ئەمەوێت جسمم جوان بێ ئەمە ڕیاییە نا ئەمە ڕیایی نییە خۆمە عیبادەت نییە قوربانگیان تێگەی برا ئەدی مامۆستا یعنی بچکابرێ گوتێ من ئەگەیان بێ مەکنەتیان ئێستا ئەو شەو دووسێ پرسیاری دیکەم هەیە تەواوی کەم واللهی کاتەکەم زۆر درەنگە طبعا ئیتر لە من بەدواوە من یەکسەر ئەبێ دەستێژێ بشۆر و بخەوە یەک پرسیاری کێ بکەم مامۆستا گیان یەک پرسیاری کە فەرموویان مامۆستا ئێستا ئەو کەسانی کە جگەرە کێشن مامۆستا بۆ نکاکە ئەو پاکەتی دەبەرێنێتەوە جگەرەکە دەبەرێنێتەوە یان کاقومێک کە سەرەتا جگەرەکە پێ کاقومێک هەڵناکێشێتەوە ئایا ئەوەش دەبێ بڵێ لە پێ ناخوامە یان هەر بڵێ هەر احتیاجیان هەر حرامەکەی و قوربان جا قومەکە هەڵمژیە دووکەڵەکە هەڵمژیە هەڵنەمژیە قوربانە و حرامێکی ئەنجام داوە یەکەم ماڵەکەی خۆی سوتانوە ژینگەکەی پیس کردو و تەندروستی خۆشی تێکداوە تێگەی ئەمما ئەوەی کە هەڵی نامژیە و بەس ئاوا بە فشە دووکەڵەکەی بەبادا یعنی تۆزێ بۆ تەندروستی خۆی باشترە ئەگینا پارەکەی خۆی سوتان و تووشی حرامەکە بووە یعنی پێ نابڵێ لە پێ ناخۆ هەڵی ناچێشمەوە
نانەبراوە کەی پەیوەندی بە ئەوەیە براژی بەخوا مامۆستا عنی خراپ لەکەن زۆر نا قوربانگیان شتیوان بوونی نییە برای جوانم